مرحبا. باشی. سلامت دست حالا. والله باش. بەڕێز بله تۆ بەرپرسی خەستەخانەی سۆرانی وایاننا؟ بله باشە چۆن دەکرێت داوا لە کارمەند بکەن بە زۆرم لێ دەبی هەموو کارتی دەنگدانیان بێنن بله کو دەبێت ئێوە داوا لە کارمەندەکانتان بکەن دەبێت ئەوەیان بێنن کارتی دەنگدانیان لە ماوەی 3 ڕۆژدا. جنابت کیه؟ ئەم ناوم قادر نادرە. الو بما معلوماتات و اتحاقه امش مجبوری الور بگی بما معلوماتات و اتحاقه امش مجبوری الور بگی اقيناك حسب معلومات خود الشركه از معلومات خو انگو دائره حکومین کو دەبی بە ئیجباری داوا لە خەڵک بکەن چێ ئەو ئەوامرەی دەرکردیا چێ ئەو ئەوامرەی جنابت شركه کاک قادر بەڵێ ئەز ڕۆژنامە نووسم روزنامه نووسی بەڵێ ئیزە چی لاقەبەت جنابت دایە چۆن ڕۆژنامە ئیشی ئەوەیە کەم و کورتی حکوومەت دام و دەستگاکان گەورە بکە تل کوردستانش دەوامی ناکەی ئێستا پرسیارەکە مەبە ئەولا ئاژی تل کوردستانی یان تل دەرەوەی مشکلەک نییە ئەس کوردم ئەوە گرنگە خەمی لە کووردە خۆی بەڵێ خەمیل کورد خۆی خەمیل کوردە ناخۆی ئەمجێ خەمیل کوردت خۆی ئێستا مەوزوع مەگۆڕەما چ جیهاتێک چ جیها تەلەفۆنە گەل ئەس تەلەفۆنە دەمە دکتۆر حەمرین گەل دکتۆر حەمرین پاخوا ئەوە شوڵامە نینەکو ئەس جەهاوەتە دەما بابا ئەخر ئەتو داوات کردیە پێمان بڵێ بەوی شیوەیتە حەق نینە مادەم تۆ دەرەوەی تر کوردی دەبی یعنی ئەوی لە دەرەبی لە بۆی نییە تازیەخان بەس ئوسلوبێکی جان یعنی چ غەڵەتێک بووە چ غەڵەتێک بووە لە ئوسلوبەکەی برای من هر کەسێک کە دەست دا تەلەفۆنێ بۆ من پشت تەلەفۆنێ من ئەوێ دیکە جوان ئوسلوبێکی جوان وەکو چ جوان یعنی چ ناشیرین بووە لەوەی بدە ناسین خۆ بدە ناسین جنابێتە کیە کات شول بکات ئەوجا بهەی ئەوێ دیکە مناقشە گەل من بکەیت ئێستا تو زانیت دەڵێ معلوماتت یەک قەوس خوا مەجال دەدەیەت و بەرپرسی ئەتوو دەڵێ جیهاتی سەرەوە داوایان لە ئێمە کردی ئەمە جێبەجێمان کردی داوامان لە هەموو کارمەندەکان کردیا تەنانەت هەڕەشەتان لە خەڵک کردیا من چه هەڕاشە نەکردیە کادیری کەتان پاراستنت هەڕەشەی لێ کردیا کارمەندێک ئەوەتە ئەو خەبەرە بەنە یەک دەقە تازێخان خۆ بە زۆرم لێ نابی ئەنگۆ لە بۆتان نییە هەڕەشە یان داوا لە خەڵک بژیتە هەڕەشەیەکرە لە پیجا خەستەخانەدا ئەلان ئەساس کارتی دەنگدانە بینن و نزانم ڕۆژنامە نووسەکەکیە یعنی تو داوات نەکردیە ئەم بە بەڵگە لە دەستما کە داوات کردیە دەبی هەمووتان لە ماوەی 3 ڕۆژدە کارتی دەنگدانتان بێنن بەڵێ مەرحەبا برا چی بەڕێزت خوا خۆت من ناوم قادر نادرە لە وڵاتی سویدم ڕۆژنامە نووس چالاکوانم ئەو قەپاتی کرد ڕۆحی چوو ئەگ داوەشێن